جێڕایەوە؟ بەڵێ وەڵا زۆری پێچوو چوومە دێ و بۆ خۆم کاس کوڕی ڕژ لە کالیجێ دەیخوێن بەڵێ بۆ خۆم بەسەر مخ پشتی ڕادەگەیشت. بەڵێ کاگالی و دەمە لە چۆ لە دەیخوێن لە تارانیان لە دەرەوە؟ لە تاران. بەڵێ پانسیۆنم کردبوو لە کالیجیان دروست. بەڵێ هەڵبەتە تۆ دایە خانم دوای ئەدامکردی مەرحومی قازی بوویتە بە باوکیشیان پێم وا بێ مریەم خانم کە بچووکترین کچە تەمەنی 9 مانگ بۆ تۆ گاگۆڵی دە لە چوارچرای مەهاباد لە کانگای بیری ئازاد دەستی ڕەشی ئیستیبداد چقاندی داری بێداد لە کاتی نیوەشەوە لە جەرگەی شیرین خەوە کرا کاری ناڕەوە لە دار درا پێشەوە. لە سەرەتای قسەکانماندا ئەم شیعرەی هێمنی شاعرمان بۆ مینا خانم خوێندەوە تاکو بزانین لە ڕوانگەی ئەو شیعرەوە چی بیرەوەریەکی لە لادێتە دەنگ و چیمان بۆ دەگێڕێتەوە. دایە خانم ئەو دەمەی تۆ لە چۆ بووی بمبورە ئەزانی لە سابڵاخێ مەرحومی قازی پیاوێکی زۆر کرد. پێمانێ کەسێک تازە ببێتەوە کوی بێت دێوال ئەم بیڵم دەبێتە وانێک دەبێتەوەی کە بڵند تاسوو بە خەرز دەدا. بەڵێ مەرحومی قازی ئەسڵەن زۆر پیاوێکی کرد زۆر بە چەند زبان ئاشنا بوو. بەڵێ فقط هەلا سابڵاغ و لە شەرەفکەندی لە خانەقای شێخی بورانی بەڵێ خوێن بوو. بەڵێ بە زبانێکی بەینە الملەلیش. بەڵێ باشاڵم مەرحومی قازی ئینگلیزیشی زانیوە و بەڵێ ئەو زمانانە هەر لە سابڵاخێ باڵە هەر لە بۆ خۆی بەڵێ دادەنیژی دێ قسەی دەکرد کتێبەکە لە پێش بوو تەرجمەی دەکردەوە فارسی بە کوردی بە عەرەبی بە ئینگلیسی. بەڵێ 24 ساعتر کتێب بوو هیچ ڕەفیقی دیکەی و نەبوو فقط کتێب نەبێت. بەڵێ دەزانی کاک سیروان ئەو چۆن بوو بەڵێ لە ساڵەکانی پێش دەوروبەری شەڕی وێنە ملەلی یەکەمدا هێندێک ئەمریکایی هاتبوون میسیۆنێر بوون وەکو میسیۆنێری ئەمریکایی بوون لە مەهابادێ نەخۆشخانەیەکیان دروست کرد بوون و مەرحومی بابم دەگەڵ ئەوانە تێکەڵایەتی زۆر هەبوو دەگەڵ ئەو هێندێکیان دوکتور و هێندێکیان بڵین پەرستار بوون پەرستار مامان بوون و پەرستار بوون دەگەڵەوان تێکەڵایەتی زۆر بوون و دەگەڵەوان لەوان فێری زمانی ئینگلیسی بوو بوو دەحقەتدا لەکنەوان دەخوێن پاشانیش کە ئەوانە حکوومەتی ئێرانێ مەجبوری کردن کوردستانی بەجێ بڕن و مەهابادێ بەجێ ببێڵن کتێبەکانیان ئەو کتێبانێک کە هەم بوو مەرحوم بابم هەمووی لێکڕین لێکڕین و حتا بۆ خۆمە بیرم دێ هێندێک بە منداڵی فێری شعری ئینگلیسی کرد بوو مەبەتە شعرەکانم لەبیر چۆتەوە فقط زۆر باشی و بیرم دێ لەو کتێبە ئینگلیسیانە دەیکوت میلەتێکی زۆر بچووکن لە ئەوروپا دەیکوت ئەم بخم زۆر ئەوم بەباشی لەبیرێ دەیکوت ئەو میلەتە دەریایان شکاندووە یعنی وەسەر دەریای کەوتوو پێشی دەریایان گرتو ئەرزیان لە دەریای ئەستاندووە و ئەو ئەرزیان تێدا زراعەتی دەکەن و ئاوەدانیان کردوتەوە. ئێستا کە دەزانم ئەو باسە باسی میلەتی هۆلەندی بوو بەحەزبام لەو کتێبانەی کە ئەو دەمی بۆی دەخوێنمەوە زۆر بەباشی لەبیرمە و دەکوت میلەتێکی ئاوە قارەمانەیە. کوڕی ڕەش یاخود عەلی قازی تاقە کوڕی قازی محەممەدە و هەرچەندە ئەو دەم لە تەمەنێکی کەمدا بووە بەڵام لە زۆربەی گەشتەکانی باوکیدا ئەمیش هاوڕێی بووە. لەو بارەوە کوڕی ڕەش باس لە یادگاریەکانی خۆی لەگەڵ باوکیدا دەکات. زۆر جارم کە تاقە کوڕی بووم و هەر سەفەرێکی دەچوو لەگەڵ خۆی دێبەردم وەکو کاگالی بۆ یەکێک لەو سەفەرە دەگەڵی چوومە یەکێکی تۆ بۆ باکۆ چۆن باڵە دەگەڵی
دەگەڵی چوومە باکۆیە دەگەڵی زۆر جار دەچوو بۆ تارانێ بۆ تەورێزێ هەمیشە دەیبردم کاگالی ڕەنگ بێ حەزیش نەکەی بەڵام ئەمە ئەمانەتێکی مێژوویە ئەو وەختە تەمەنە چەند بوو ئەس دەکەم وەختی مەرحوومی بام شەهیدکرام 13 ساڵ و نیو عمرم 13 ساڵ و نیو عمرم فقط دیدی لە سنی 6 ساڵەگیەوە 6 ساڵ کە عمر 6 ساڵ بوو بۆ هەموو جێیەکی لەگەڵ خۆی دەیبردم بۆ هەموو سەفەرێکی زۆر جار بینم دێ ئەوەڵ ڕێگای کە دەچوونە تەورێز یا چوونە تارانێ ئەوەڵ دەچوو سەری کتێبخانەکانیدا کتێبی زۆر علاقەی بە کتێبی هەبوو کتێبی زۆری دەکرێت هەروەها مثەن لە کوردستانی خۆمان زۆر بنەماڵا هەبوون کە بڵێن ماڵە مەلا بوون ماڵێ عولەمای کورد بوون وەختێکی دانویست فەقیر دەبوون احتیاجی پارەیان دەبوو دەهات ئەو کتێبەکانی ینی زۆرتر لێ دەکرێنەوە زۆر قەدری کتێبی زۆر لەکن هەبوو زۆر ئەوە زۆر شتێکی وانێت کە ینی لە ئێراندا وەختێکی پاش شەڕی بینەمەلەلی ئەوەڵ بڵین ڕوحێکی نێونەتەوایەتی لە دنیادا پێکات و مەخصوصەن بە سەرۆکاتی ئەمریکا دەیانویست کە هەموو میلەتانی دنیا ببوون بە یەک و میلەتانی دنیا پێکەوە لە یەک بگەن و لە زمانێکی لەگەڵان کە ئەو زمانەی ببێتە زمانێک کە هەموو کەس توانێت قسەی پێ بکات زمانێک هاتە دەرێ بە نێوی زمانی ئێسپەرانتۆ و مەرحوومی بامێکی لەو زۆر کەس لە ئێرانێ زۆر کەم کەس هەبوو لە ئێرانێکە خەریکی زبانی ئێسپەرانتۆ بوون وەلیدا کە باس لە ڕۆژانی کۆماری کوردستان دەکات مرۆڤ کەشێکی تەواو هێمن و ئارامی دێتە بەرچاو کە ئەو ڕۆژانە خەڵکی تێدا ژیاوە ژنێک دەرکەی ماڵەکەی ئاواڵە باە دەچون لێپەکان پێدا ئاوریان نەدەداوە سەر ژنەکەی ئاوان سوێن خوارد کە خەیانەت هیچ کەس بە هیچ کەس نەکە شتێکی دیکە بۆڵام تازە دنیا بە دنیا بێتەوە شتێکی وا نابێتەوە ناوانە هەمووی جەفەنگ ماڵەمە هیچ کەسی نەپڕ بێتەوە نەتوانێتی پڕ بێتەوە دایکیشم بەڕاستی هەموو شتێک بوو بوومە یعنی وا سەرپەرستی لەمە کردەوەمەی ڕاگرتووە کە بەڕاستی نەبوونی بابمان زۆر کەم حیس کردەوەمان بنێوی ڕاهبەرێک و بابێکی گەورە و بەتەدێنی هەمیشە بۆ مەهرخاڵ ئێواتە چەند ساڵە لە سابڵاخێ بوون والله تا عمری 21 ساڵە لە سابڵاغە ژیاوم ئەی مریەم خەم ئەویش تقریبا دەکاتە تا 18 ساڵ تا عمری 18 ساڵ گومان لەوەدا نییە کە گەیشتنی بەرزانیەکان بۆ مەهاباد و کارکردن و چالاکی ئەوان لە کۆماری مەهاباددا هاڵپشتێکی گەورە بوو بۆ ئەو کۆمارە بەڵام بابزانین بنەماڵی قازی چۆن باس لە هاتنی بارزانیەکان دەکەن شتێکی کە بارزانیەکان هاتن لە مەهابادێ نەبوو هەروەکو باسم بۆ کردی ئەم لە تۆرێزێ لە مەدرسەی دەخوێند فقط وەکو دەزاندرێ مەلا مستەفای بەرزانی کە لە باشووری کوردستانی بڵێ شۆرشی کرد بوو شۆرشەکەی کە تێکشتا ڕووی لە ئێرانی کرد هاتە ڕۆژهەڵاتی کوردستانێ و ئەوەی کە ئەمن وەبیرم بێ خەڵکی ئێمە و ینی ئەو دەمی ئێستا جەمهوری دروست نەبوو قازم ڕانە دەگرت ینی زاهیرەن دۆست بوو لە بنەوە کە نەیدەتوانی هیچ زبانەشە بکە ئەما چۆن ئەو دەستە شتێکە کاغەز ئیمزا دەکا بۆ پیاوی وا گەورە کەس ئیمزانی بۆ چێ ناوی چیەدا خانم ئەو پیاوە عەلیاغا حاجەرخانی بەڵێ ئەو خیانەتی کردووە نەخێ خیانەتی نەکرد ئەرزی دەکرد بێم قازم خۆش ناوێت چونکی مەرحومی قازی نەبێەوە مەسەلەم فەرمووی یان بە تفەنگ یان بەوانە پیاوێکی جەسوور بوو هەر لە منداڵیەوە جەسوور بووە تا لەعانەکان هەتا وەختەی وانێک بوو تێم زاهیران قازم خۆش نەدەوێت چونکی نێوی قازی لەسەر بوو
ئەما باتی زاهیرە هیچ وانەیەکی